فشارەکە بە توندی دەوەزێتە سەر ئێران. بەڕێوەبەرێتی ترامپ یەکەمین خولی سزاکان بەسەر وڵاتەکەدا سەپاند پاش کێشانەوەی لە مانگی 5 لە ڕێکەوتنامەی ناوکی ئیران. خولێکی تر بۆ مانگی نۆڤەمبر دانراوە لە نێوانیان سزاکان بۆ سەرفرۆشتنی نەوتی ئیران. وەزیری دەرەوەی وڵاتە گردووکان مایک پۆمپیۆ دەڵێت ئامانج گۆڕینی وەکو واشنگتن دەیبینیت بەدڕەوشتی ئیرانە. ئێستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵمەتی فشاری دیپلۆماسی و دارایی دەست پێ کردووە تا داهاتەکانی ڕژێمی ئێران بنەبڕ بکات. بەڕێوەبەرێتی ترامپ گرۆ لەسەرەوە دەکات سزاکان دەبنەهۆی ڕێکەوتنێکی ناوکی باشتر لەوەی لە سایەی سەرۆکۆماری پێشین بەڕاک ئۆباما لە ساڵی 2015 ئەنجام درا. لە ڕێپێوانێکی ئەم دوایەدا لە یارەتی مەزوری سەرۆک ترامپ گوتی ئەو کراوەیە بۆ دانوستاندنی نوێ. ئێمە ئامادەین بۆ ئەنجامدانی سەودایەکی ڕاستەقینە، نەگەو سەودایی لەلایەن بەڕێوەبەراتی پێشۆ ئەنجامدرا کە کارەساتێک بوو. بەڵام سەرۆکی ئیرانی حەسەن ڕۆحانی لە وەتارێکی تەلەڤیزیۆنیدا ئەو قسانەی بە گرنگ وەرنەگرت. هەمزەمان بۆ تەحریم دانوستاندن چ واتایەکی هەیە لە کاتێکدا تۆ لە هەمان کات سزاکان دەسەپێنی. ئەمە وەکو ئەوەیە کەسێک چەقۆیەک دەربکات لە باڵی بەرهەڵستێک یان دژمنێک بدات و لە هەمان کاتیشدا دەبێ بڵێ ئێمە دەبێ قسە بکەین و دانوستاندن بکەین. سزانیۆیەکان ڕێگا لە هەر جۆرە ئاڵوگۆڕکردنێکی ئیران دەگرێت لە پەیوەندی بە دۆلاری بانکی، زێر، کانزەبەهاکان، پۆڵا، فڕۆکەی نەفەربەری بازرگانی و خەڵبزی بەردین. ئستیڤ هانکس ئاگبۆرێزانێک لە زانکۆی جان هاپکینس بە گومانە سزاکان کار بکەن. سزاکان ڕژیم لەسەر دەسەڵات دەهێڵێتەوە و ئەوەی تر زۆر سەرنجی مافیەکانی تاوانبایی ڕادەکێشێ بۆ ئەوەی لە ڕێگای قاچاقیەوە پارەیەکی زۆرتر دروست بکەن. هاوپەیمانە ئەوروپاییەکان لە دژێوەدان. یەکێتی ئەوروپا پێوانەیەکی پادەکردووە بۆ ڕێگەگرتن لە کۆمپانیەکانی یەکێتی ئەوروپا بۆ ملکەچیکردن بۆ سزاکانی وڵاتە گرتووەکان و پاراستنیان ئەگەر بێت و بازرگانی لەگەڵ ئێراندا بکەن. هەر کاتێک سزاکان کەوتنەگەر کاتژمێر 6 سەر لە بەیانی ئەمڕۆ بەکاتی ئێمە یەکێتی ئەوروپاییش هەوڵ دەدات پێشی ئەو زیانانە بگیرێت بەهۆی سزاکانی ئەمریکا دێنەدی. هەروەها یەکێتی ئەوروپایی ڕێگە نادات هیچ دادگایەکی بیانی هیچ بڕیارێک لەسەر بنچینەی سزاکان بدات. ئێران بە بەردەوامی هاشای لەوەی کردووە کە بەڕامەی ناوەکی بە مەبەستی دروستکردنی چەکان بێت. ئاژانسی وەزەی ئۆتۆمی جیهانی دەڵێت ئیران پابەندی ڕێکەوتنامەی ساڵی 2015 بووە کە ئەو ڕێکەوتنامە ڕێگایەکی زۆرتری داوە بۆ ساغبوونەوە لە شەڕێکەکەی ناوکی ئیران.